کۆماری ئیسلامی ئێران یاری بەکات دەکات و تەواوی هەوڵەکانیشی تەرخان کردووە بۆ دۆزینەوەی بیانوە جۆرا و جۆرەکان تا خۆی لە ڕێکەوتنی ناوچی دوور بخاتەوە. کۆبوونەوەکانی ڤیەننا ئەگەرچی بەر لە چەند مانگێک دەگوترا لە ماوەی چەند ڕۆژێکدا مۆر دەکرێت، بەڵام داوا زیاترەکانی تاران وهای کرد تا ئێستاشی لەگەڵدا بێ هەر ئاوەها وەک ڕەشنووسێک بمێنێتەوە. زۆرێک لە وڵاتانی بەشدار لەو کۆبوونەوانەدا بە پارێزیەوە قسەیان لەسەر وردەکاری کۆبوونەوەکان و تەنانەت ڕێکەوتنەکەش دەکرد. بەڵام لە وەتای ئەم توێژانە لە بنبەستیان داوە گۆڕانیش لە زمانی ئاخاوتنی ئەم وڵاتانەدا دروست بووە. پێشتر کاتێک پرسیار لە ڕۆژی کۆبوونەوەکان دەکرا لە نوێنەرانی بەشدار، دەبینرا وەڵامەکان تەنها لە سنووری ڕێکەوتنی ناوچی و بەرنامەی ناوچیدا دەبوون، وە لە ئێستا زۆرێک لە وڵاتان نەک هەر باسی دەکەن بەڵکو ئاگاهیش دەدەن لەبارەی بەرنامە موشەکی و لەشکریەکانی تری ئێرانەوە. زۆربەی وڵاتانی ڕۆژاوا لەگەڵ داوای سنووردارکردنی هەموو جموجۆڵە ناوچەکەی ئێراندا جەختیش دەکەنەوە لەوەی پێویستە بەرنامە لەشکریەکانی ئێران و سیاسەتەکانی دەسەڵاتدارانی ئێران لە ناوچەکەدا سنووردار بکرێن لە پێناو پاراستنی ئاشتی و ئاسایش و سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. کۆماری ئیسلامی ئێران وەک زۆرێک لە هاوپەیمانە گەورەکانی ئەمریکا لەو ناوچەی جیهاندا جەختی لێ دەکەنەوە سەرچاوەی هەڕەشە و مەترسیەکی گەورەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بەر لە سەردانەکەی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وتارەکەی واشنتن پۆستدا نووسی بووی ئەو ناوچەی جیهان ڕوبەڕووی گەلێک ئاڵنگاری دەبێتەوە. لەسەر و هەموو شیانەوە کۆماری ئیسلامی ئێران و بەرنامە ناوچەکەیەتی و هەروەهاش پشتیوانیەکانی تاران بۆ ڕێکخراوە تێرۆریستیەکان و میلیشیا لە یاسا دەرچووەکان بە بەشێکی تری ئەو ئاڵنگاریانەی ناوچەکە ناودێردەکە. ئایا ئێران دوای ڕێکەوتنی ناوچی دەتوانێت بە ئاسانی بگەڕێتەوە سەر سەکۆی نێونەتەوەیی؟ ئایا ناڕەزایی و تووڕەیی گەلانی ئێران دەبنە فشار بەسەر دەسەڵاتدارانی وڵاتەکەیانەوە تا بگەڕێتەوە بۆ وابەستەبوون بە بەندەکانی ڕێکەوتنی ناوچێوە؟ وەڵامی ئەم پرسیارانە و ژمارەیە پرسی تریش لە چاوی واشنتنی ئەم هەفتەیەدایە و خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتن. ئەوە بۆ چەند مانگێک دەچێت دانوستانەکانی لە ڤیەننا دەکران لەسەر ئەگەرەکانی بوژانەوەی ڕێکەوتنە ناوچەکەی ساڵی 2015 لەگەڵ ئێراندا ڕاگیراون و وەک ئەوەی بگوترێ گەیشتۆتە بنبەستێکی ئاڵۆز. لە ئێستاشدا هیچ ئاماژەیە لە ئارادا نییە و توێژانەی ڤیەننا بەم زوانە دەست پێ بکەنەوە. گەڕێکی تری و توێژەکان لە ئێستادا لە بەرنامەدا نیە. ئێمە وەک پێشوو وابەستەین بە گەڕانەوەی وابەستەی دوولایەنە بۆ ڕێکەوتنە ناوەکیەکە. ئێمە لای خۆمانەوە وابەستە دەبین بە ڕێکەوتن ناوەکیەکەوە و ئەگەر ئێران هەمان وابەستەی هەبێت. یەکێتی ئەوروپا پێشتر پێشنیازی کردبوو بۆ ئێران سەبارەت بە گرنگیەکانی گەڕانەوە بۆ سەرمێزی دانوستاندن، بەڵام پێناچێت کۆماری ئیسلامی ئێران بە گرنگیەکانی دەستپێکردنەوەی ئەو توێژانە بزانێت، هەر بۆیەشە وەڵامێکی ئەوتۆی بۆ پێشنیازەکان نەبووە. ئێمە بێهیوا بووین لەو هەڵوێستە ئێران کە جارێکی تری شکستیانە لەوەی وەڵامێکی ئەرێنیانەی هەبێت بۆ پێشنیارەکەی یەکێتی ئەوروپا و هیچ بەرەو پێشوونێک نەهاتە ئاراوە. دەسەڵاتداران لە تاران هەر لە سەرەتای دەستپێکی دانوستانەکانی ڤیەنناوە داوا دەکەن سزاکانیان لەسەر هەڵبگیرێن، بەڵام وەک گەورە کاربەدەستانی ئەمریکا دەڵێن خۆ دەبێ ئێران خواستێکی باشی هەبێت لە توێژانەدا تا سزاکانی لەسەر هەڵگیرێ. هێشتا ئێران هیچ خواستێکی تەواوەتی نیشان نەداوە بۆ گەیشتن بە هیچ ڕێکەوتنێک و کۆتایی هێنان بە قەیرانی ناوەکی تا سزاکانی لەسەر هەڵبگرین وەک دەڵێت گرنگە بۆی. کۆماری ئیسلامی ئێران ژمارە داوای هەن لە دەرەوەی ڕێکەوتنە ناوچەکەدان و هەتا ئێستاش ئەمریکا بە هیچ یەکێک لەو داوایانە قایم نەبووە، لەوەش ناچێ پێ قایل بێ. تەنها لەو کاتەدا دەتوانین بگەینە ڕێککەوتن ئەگەر ئێران دەستبەردار بێت لەو داوا زیادانەی لە دەرەوەی ڕێککەوتنە ناوەکیەکان هەیەی. ئەمەش هەر تەنها ڕای ئەمریکا نییە بە تەنیا، بەڵکو وڵاتە گەورەکانی ئەوروپاش هەمان ڕوانینیان هەیە و چەند جارێکیش داوایان لە ئێران کردووە وابەستەی یاسا و ڕێسانیان نۆتەویەکان بێ تا بتوانرێ سزاکانی ئەمریکای لەسەر هەڵبگیرێن.
داوا لە ئێران دەکەین تا جم و جۆڵە ناوچەکانی خۆی ڕابگرێت هاوکارێکی تەواوەتی لەگەڵ دەستگای نێونەتەوەیی وزەی ئەتۆمی بکات و ئەم دەرفەتە بەکاربهێنێت تا سزاکانی ئەمریکا سەپاندونی بەهۆی پێشێلکردنی ڕێکەوتنە ناوچەکەیەوە هەڵبژیرێن. جا لە بەرامبەریشدا دەسەڵاتدارانی ئێران داوای دڵنیاییەک دەکەن کە هەتا ئێستاشی لەگەڵدا بێ واشنگتن هیچ پەیمانێکی نەداوە بۆ ئەو جۆرە دڵنیاییەی تاران داوای دەکات. آمریکا باید متعهد باشد. پێویستە ئەمریکا متمانە بدات کە ئێران بە تەواوەتی سوودمە نەبێت لە بژانەوەی ڕێکەوتنە ناوچەکەی سای 2015 هەتا ئێستا ئەمریکیەکان نەیانتوانیوە ئەو دڵنیاییە بدەن. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. کۆماری ئیسلامی ئێران نەکرد لەسەر ئاستی نێونەتەوەی لە قەیراندایە و کێشەی زۆریشی هەن بەڵکو لەسەر ئاستی ناوخۆییش گرفت و ئاڵۆزی هەن. ئەم ڕەوشە ناوخۆییەش پرسیار و گومانێکی زۆری هێناوەتە سەر ڕەوایی یاسایی و سیاسی کۆماری ئیسلامی ئێران. ڕەوشی ئابووری ئێران بە تەواوەتی دارماوە و وەک ئابووری ناسان جەختی لێ دەکەنەوە تەنانەت بەرزبوونەوەی نرخی تمەنی ئێرانی ناتوانێت ببێتە مای ڕەوانەوەی یەک بەیەکی بەرەنجامە خراپەکانی چۆنێتی ڕەفتارکردنی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران. جەیسن برۆدسکی میوانی ئەم هەفتەی چاوی واشنگتنە. جەیسن بەڕێوەبەری بەشی داڕشتنی سیاسەتە لە نێوەندی یەکگرتو بۆ دژایەتیکردنی بەرنامەی ناوشی ئێران و خاوەنی ژمارەیە لێکۆڵینەوەی وردە لەسەر دۆسێ نێونەتەوەییەکان و ناوخۆییەکانی ئێران. جەیسن سەرەتا سوپاس بۆ ئامادەبوونت با دەست بەجێ بچمە یەکەم پرسیارم. پێت وایە ئێران بخوازێ بگەڕێتەوە بۆ وابەستە بوون بە بەندەکانی ڕێکەوتنە ناوچەکەی ساڵی 2015ەوە؟ It's great to be with you, Bala. And I think that Iran has been dragging its feet. خۆشحاڵم بەڵێن کە لەگەڵتام لەم بەرنمەیەدا پێم وایە جموجۆڵەکانی ئێران لەم ساڵی ڕابردوودا ئاماژەن بۆی خواستێکی نییە بگەڕێتەوە بۆ ئەو ڕێکەوتنە ناوچەی داڕشتێکی گونجاوی هەیە و بە بەردەوامیش داواکانی خۆی زیاتر دەکات وەک لابردنی پاسداران لە لیستی تیرۆریستان و داوای جۆرە متمانەیەکیش لە حکومەتی ئەمریکا دەکات کە ناتوانێت بۆی دابین بکات. ئێستاش ئێران لەژێر سایی ئەم وتوێژانەی ڤێننادا خەریکی پەرەپێدانی زیاتری بەرنامە ناوچەکەیەتی. جا هەرچەندە ناگوترێت دانوستاندنی ڤێننا کۆتایی پێ هاتووە بەڵام ئێران چاوەڕوانی لە بەردانواندنی زیاتر لە وڵاتان دەکات هەر بۆیە پێویستە ئەمریکا و بڕۆکسل هەڵسەنگاندن و لەکداناوەکانی پێشی خۆیان بگۆڕن لەم وتوێژانەدا. ئێمە تا ئێستا چەند جارێک ینی بە تایبەتی لەوەتایی کە وتوێژەکانی ڤێننا لە بنبەستی هەنداوە گوێمان لە زۆر لێدوان بۆ زۆرێک لە لێدوانەکان ینی ئەگەر بە ناڕاستە و خۆش بێ ئاماژە بەوە دەکەن کە ئێران و خواستەی نیوەکو جەنابیشت ئاماژۆی پێکرد. بەڵام پرسیارەکە لەوەدایە بۆچی گەورە کاربەدەستانی بە تایبەتی بەشدار لەم دانوستانە ناوچیانەدا ئەوەندە درەنگ گەیشتنە ئەو بەرەنجامەی کە ئێران ناخوازێ بگەڕێتەوە بۆ ئەم ڕێکەوتنە ناوچیە. Well, many observers, including myself, have been writing about this and speaking about this for some time, that Iran is not under the degree of pressure it was under in 2015. which along with the جا زۆرێک لە چاودێر بەخۆشمەوە بابەتمان لەسەر ئەمە نووسی و قسەمان لەسەر ئەوە بووە ئێران لەژێر ئەو جۆرە فشاری 2015دا نییە چونکە بێجگە لە گەمار و ئابوووریەکان ڕژێمی ئێران لەژێر سزای هەمەلایانی تردا بووە بێ لەوەش بژاردەیەکی متمانە پێکراوی بەکارهێنانی هێزی لەشکری لە بەردەستدا بوو بەڵام ئێستا ئەو میکانیزمانە لەسەر سەکۆی نێونەتەوەی ئامادەنین چونکە ئەوروپایەکان سزای خۆیان نەسەپاندووە لە کاتێکدا ئەوروپایەکان لە 2013دا سزای قورسیان سەپان بەسەر ئێراندا جا ئەوە گونجا و یارمەتی دەریژ بوو. دواترین شتیش ئەوەیە کە ئێرانەکان هەز ناکەن بۆی مەترسی لەشکریانیان لەسرە تەواوی ژێرخانی ناوەکی ئێران لە بەردەم مەترسیدایە. لە 2013دا سەرۆک ئۆباما هەڕەشەیەکی تەواوی کرد کە بژاردەی لەشکری لە بەردەستدایە بەڵام ئەم بەڕێوەبەرایەتیە بە قورسی دەزانێت و تەنانەت ئاماژەیەکیش بکات بە بژاردەی لەشکری جا لەبەر هەر هۆکارێک بێت جا ئەگەر ئێرانیەکان ئەو بژاردەیان لە پەیامە تایبەتەکانیاندا پێگەیشت بێت بەڵام وەک دەبینن بە
شتێکی ڕژ نایبینن هەر بۆیە بڕیارەکانی خۆشیان لەسەر گەڕانەوە بۆ ڕێکەوتنە ناوەشیەکە ناگۆڕن. Then the Iranians really don't take the threat of a strike or a military option seriously, and that is unlikely to move their decision making on the Iranian nuclear deal. ئەمەژە بە سزاکان کرد ئەو سزانەکە لە ساڵی 2010ەوە ئەمریکا سەپاندیە سەر کۆماری ئیسلامی ئێران بۆ مەبەستە بوو هەر هیچ نەبێت تاران بەشە لە ڕەفتارەکانی خۆی بگۆڕێ. جام پرسیارەکەم لە تۆ ئەوەیە چ شتێک لە ڕەفتاری ئێران گۆڕالەوە تا ئەو سزایانە سەپێنراونەتە سەری؟ The sanctions were meant to deprive the regime of resources, so much so that they would be forced into a decision. سزاکان بۆ مەبەستە بووە کە سەرچاوەکانی داهات لە ڕژێمی ئێران وشک بکات و هەروەهاژ ڕژێمی ئێران بخاتە بەردەم پرسی ئەوەی ئایا ڕژێمەکە بەردەوام بێت یان هەوڵەکانی بۆ بەدەستهێنانی چەشیناوەکی. ئێستا ئەو سزایانە بە ئەندازەیەک نین کە ڕژێمی ئێران بگەێنێتە دوا بڕیاری خۆی ئەمە پێدەچێت بەهۆی چۆنێتی یان شێوازی جێبەجێکردنیانەوە بێت. بەڵێ ئەمریکا تا ئێستا ئەو سزایانەی هەڵنەگرتووە بەڵام کاتێک چین نەوتی ئێران دەکرێت ئەوە هەناسەیەک دەدات بە ڕژێمی ئێران و وەهاشی لێ دەکات پێی خۆی زیاتر ڕابکێشێت و داوای زیاتر بکات لەسەر مێزی دانوستاندن. جا ئالێرەدا پێویستە ئەمریکا و ئەوروپاش ڕێگە لەو جۆرە جم و جۆڵانە بگرن. Need to crack down on this practice. ئێستا هەڵوێستی ئەوروپاییەکان و ئەمریکایەکان چەند نزیکن لە یەک بە تایبەتی ینی کە جۆمان لە هەندێک کاربەدەستی ئەوروپاییش دەبێ ئەماژە بەوە دەکەن ئێران کێشەی زۆرترە وەک لەوەی کە هەوڵی زیاتری هەبێ بۆ گەڕانەوە بۆ ڕێکەوتنە ناوچیەکە. Well, I think that there has been greater realignment between the European powers and پێم وابێ لە ئێستادا هاوڕایەکی گەورەتر هەیە لە نێوان زلهێزەکانی ئەوروپا و ئەمریکادا لەسەر دۆزیەی ناوەکی ئێران بەڵام پێویستە ئەم هاوڕایە تا کۆتایی بێت. ئێران هەروە دێ و لە ڕێکەوتنی ناوەکی دوور دەکەوێتەوە و ئەوروپایەکانی ڕاگەیەندرا و لە دوای ڕاگەیەندرا و بڵاو دەکەنەوە و هەمان شتەکان و هەڕەشەکانیش دووبارە و سێبارە دەکەنەوە لە کاتێکدا ئێران بەبێ هیچ کێشەیەک و بە پارێزراویشەوە پێشێکارەکانی خۆی دەکات لە بەسەرچوونی وادە و نەمانی کات و تەنانەت وێڕای ئاگاهیدایەنەکانیش. جا ئێران خۆی لە پێگەی هێزدا دەبینێتەوە چونکە وەک دەڵێت ئەمریکا ئەوروپاژە سەر مێزی دانوستانەکان ناکشێنەوە. هەر بۆیە دەبینێت داواکانی زیاتر دەبن و هێڵە سوورەکانی کۆمەڵگەی نێونەتەوەیش تاقی دەکاتەوە بە بەرنامە ناوەکیەکەشەوە. جا لێرەدا تا ئەو کاتەی میکانیزمی دانوستانەکان لەلایەن ڕۆژئاواوە گۆڕانیان بەسەردانێت ئەوە ئێران بەردەوام دەبێت لەو سیاسەتانەی ئێستایدا. جیسن من دەگەڕێمەوە بۆلات دەچینە تەوەرێکی تری بەرنامەکەمان. ئەمریکا سوورە لەسەرەوەی کاتێک باس لە ڕێکەوتنی ناوچی دەکرێت ئەوە پێویستە دانوستانەکان هەر لەو تەوەرەدا بن و پێویست ناکە باز لە دۆسەکانی تر بکرێن و ئەو دۆسەیانە پێویستە و توێژی تریان لەسەر بکرێن نەک ئەوەی ببنە بەشێک لە دانوستانی ناوچی. ئێران بەردەوام داوای لە دەرەوەی ڕێکەوتنە ناوەکیەکە هەیە. ڕێکەوتنی ناوەکی تەنها بۆ یەک بابەتە و ئەویش ڕێکەوتنی ناوەکیە. هەر داواکاریەک سنووری ڕێکەوتنە ناوکیەکە تێپەڕێنێت ئاماژەیە بە نەبوونی ڕژدی و ئاماژەشە بە نەبوونی وابەستەیی. تیمی ئەمریکا لە دۆحا هەمان شتیان بینیەوە. ئەم دۆسەیە بۆتە کێشەیەکی ئاڵۆز وەک هەندێک لە چاودێر ئاماژەی پێ دەکەن ئەگەر ئەم کێشەیە چارەسەر بکرێ ئەوە دەشێت گرێکوێرەی کێشەکە بکرێتەوە بەڵام کاتێک هەردوو لە پێدا دەگرن لەسەر هەڵوێستی خۆیان ئەوە وەک دەگوترێ لەوانەیە هەموو هەوڵەکانی دراون دووچاری شکست ببنەوە. لەگەڵ هاوشانە ئێرانیەکاندا لە پەیوەندیدام هەروەهاش لەگەڵ هاوشانە ئەمریکیەکانیشمدا لە پەیوەندیدام پێم وتن ئەگەر بەم شێوەیە بەردەوام بن ئەوە هەموو شتێک کۆتایی پێدەر ببێ هیچ ئەنجامێک ئەگەر ڕێگە بدەین کامێراکانی چاودێری بۆ 1-2 هەفتەی تریش کوژابنەوە ئەوە دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمی کۆنتترۆلی نامێنێت بەسەرەوەی چی ڕوودەدات و ئێمەش ناتوانین جارێکی تر لەسەر مێزی دانوستان دابنیشینەوە. وڵاتی بەریتانیان لە نزیکەوە چاودێری تەواوی پەرسەندنەکانی کێشەی ناوچی ئێران دەکات و ئاگاهیش دەدا بە کۆمەڵگەی نێونەتەوەیی کە پێویستە فشارەکان لەسەر ئێران بەکار بهێنرێن تا وابەستە بێ بە ڕێکەوتنەکەوە ئەگەر نا ئەوە دەبێ ئەنجومەنی ئاسایشی UN چارەسەری ئەم قەیرانە بکات. Iran should urgently take this deal. پێویستە ئێران دەست بەجێ ئەو ڕێکەوتنە بەسەند بکات
ئەگەر ڕێکەوتن نەکرێت ئەوە هەوڵە ناوچیەکانی ئێران دەبێتە مای داڕمانی ڕێکەوتنە ناوچیەکە. لە ئەگەری ئاوها سیناریۆیەکدا ئەوە دەکەوێتە سەرشانی ئەم ئەنجومەنە تا هەنگاوی یەکلاکەرەوە بنێت بۆ دڵنیابوون لەوەی ئێران چەکی ناوکی دروست ناکات. کۆماری ئیسلامی ئێران وەک ئەڵمانیا دەڵێ بە شوێن بیانوەیە بۆ خۆ دوورخستنەوە لە تەواوی ڕێکەوتنەکە و چونکە داواکاریەکانی ئێرانیش کاری کردنی. ئەوەی لی تێگەیشتووی نەک هەر ئەوەیە کە ئێران ئەو پێشنیازەی بەلاوەپەسەند نییە، بەڵکو دۆسەی زیاتری خستۆتە ڕوو کە پەیوەندی نییە بە ڕێکەوتنە ناوچیەکەوە ئەو دۆسیانەش لە ڕادەبەدەر واقعی نین. بەر لەو توێژە ناڕاستەوخەکانی دۆحەی نێوان ئەمریکا و ئێران هەندێکی وا هەبوون بۆ لێک نزیک بوونەوە و ئەگەری دەستپێکردنەوەی دانوستانەکان، بەڵام وەک دەگوترێ ئێران ئەو دەرفەتەشی لە دەستدا. ئەو توێژانەی لە دۆحە دەکران لە نێوان ئەمریکا و ئێراندا دەکرا وەک دەرفەتێکی تر بۆ ئێران لێ بڕواندرایە بۆ پەسەندکردنی ڕێکەوتن، بەڵام بەداخەوە ئێران ئەو دەرفەتەی دۆحەی نەقۆستەوە، بەڵکو جارێکی تر بەکاری هێنا بۆ ئەو داوایانەی لە دەرەوەی ڕێکەوتنە ناوەکیەکەن. نەگەر دەرفەتەکەی لە دەستدا، بەڵکو ئێران درێژەیشی داوە بۆ ڕەفتارانەی جێی نیگەرانیەکی گەورە و قوڵی وڵاتان لە پەیوەندی بە ڕەوشی ئاسایش و پاراستنی سەقامگیریەوە لە ناوچەکەدا و لە جیهانیشدا. ئێران تاقیکردنەوەیکی تری موشەکی وڵای کردووە، ئەمەش بەکارهێنانی تەکنۆلۆژیایشی دووسەرەیە و دەشێت بۆ دروستکردنی موشەکە باڵستیەکانیش بەکار بهێنرێت. داوا لە ئێران دەکەین خۆی دوور ڕابگرێت لەو کارەوروی ژێنەرانەیە. بەتوندی ناڕەزایەتیمان هەیە بەرامبەر ئەو جمو جۆڵانی ئێران دەیانکات بۆ نانەوەی ناسەقامگیری لە ناوچەکەدا و داواش لە ئێران دەکەین تا هەموو ئەم جمو جۆڵانی دەیانکات لە پەیوەندی بە موشەکی باڵستیچیەوە، هەروەهاش هەموو ئەو هەنگاوانی ڕابگرێت کە پێچەوانەی بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکانە. ئەی ئێران چی دەڵێت؟ تاران لەو بڕواایەدایە ئەو داوایانەی دایانکان مافی خۆیەتی لە کاتێکدا زۆربەی وڵاتانی جیهان بە ئێرانیان ڕاگەیاندووە با دۆسیەکان تێکەڵ نەکرێن. بە پێچەوانەی هەندێ میدیای ئەمریکاوە ئێران هیچ داوایەکی لە ڕادەبەدەری نەکردووە، تەنانەت داوایەکی وەهاش نەکراوە وەک ئەمریکا دەڵێت لە دەرەوەی ڕێکەوتنە ناوچیەکە بێت. هەتا ئێستا ئەمریکا نەیتوانیوە ئەو متمانە و دڵنیاییە بدات کە ئێران داوایەکات. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. جیسن بەڕای تۆ ئەو داوا زیادانەی کە ئێران کردوێتی لە وڵاتانی 5 زایدیەک ئەم داوانە ئەکرێ وەکو بەشێک لە خۆ دوورخستنەوەی ئێران لێ بڕواندێ لەوەی کە ناوێ بگاتە ڕێکەوتن وەکو لە بەشی یەکەمدا باسمان کرد. I think Iran is trying to buy time with its nuclear program, and that involves making all kinds of maximum. پێم وایە ئێران دەیەوێت کات بەدەست بهێنێت لە پەیوەندی بە بەرنامە ناوەشەکەیەوە، بۆ ئەمەش دەبینیت داواکاریەکانی زۆرن و کاریکردنین و دەرزانێت کە قورسە بۆ ئەمریکا ئەو داوایانە بەجێ بگەێنێت و دەشێوێت چەندێک بتوانێت ئەو پرۆسەیە درێژکاتەوە لە ڕێی داواکردنی کۆبوونەوەی زیاتر و وتوێژی زیاترەوە. هەڵبەتە مەبەستی ژلەی ئەوە نییە بگاتە ڕێکەوتن. ئێران ئەو ئاگاهیدانانەی دیبلۆماتکارانی ڕۆژئاوا وەک لە ڤیدۆکاندا بینیمان و جۆمان لێبوون بە ڕژد وەرناگرێت و بێگومان ئەمەش هەڵوێستی لاوازی وڵاتانی ڕۆژئاوانی شان دەدات لە دانوستانەکاندا لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا. لە ئێستادا دەرفەت چەنە ئەم ڕێکەوتنە بکرێ وەکو ساڵی 2015 ینی دەرفەتێک ماوە کە بتوانی هیوایشی لەسەر هەڵچنی بڵێ هەموو لایەنەکان نەکەر ئێران بەتەنیا هەمویان ڕێەکەون لەسەرەوەی کە ڕێکەوتنی نوێی ناوچی مۆر بکرێت و وابەستەشی بن. Well, it's virtually impossible to bring back the 2015 nuclear deal as it was constructed back then. And that is because of the advances Iran has made over the last year. لە ڕووی کردەیەوە دەتوانم بڵێم ئەستەمە ڕێکەوتنە ناوەشەکەی 2015 جارێکی تر بێتەوە ئاراو بۆ شێوەی ئەو کاتەدا ڕژرا بوو. هەڵبەتە ئەمەش بەهۆی ئەو بەرەو پێشوونانی ئێرانەوە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا ئەو ڕێکەوتنەی پێشوو لەسەر بنیادی هەلومەرجەکانە ئەو کاتە بوو. ئەو وادانەش کە دیاری کرابوون بۆ ئەو کاتە
بۆ ئەو کاتە بوو هەرچەندە جیاوازی هەیە لە ڕواینەکانی ئیسرائیل و ئەمریکادا لەسەر ئەو وادانە بەڵام بابەتەنها هەر سەیری ڕەوشی بەرنامە ناوچەکەی ئێران نەکەین بەڵکو لە گۆشەنیگای تری شۆری بڕوانی بۆ نمونە لە ساڵی داهاتووە ئەو کۆتوبەندکردنی نەتەوەی گرتوەکان لەسەر بنەمای موشکی ئێرانی دانابوو کۆتایی پێدێت لە ساڵی 2015دا میکانیزمی سزاکانیش وادەی بەسەر دەچێت جا بەڕاستی نازانم بۆچی ئەمریکا دەیەوێت بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنیە کە تەمەنی کورتە و هەروەهاش پشتیوانیی بەردەوامی دوولایانی نابێت لە ناو ئەمریکادا مەبەستم لە کۆماریەکان و دیموکراتیەکانە ئێمە کاتێکی زۆر بە فیڕۆ دەدەین لە پێناو ئەوەی ئێرانیەکان بگەڕێنەوە بۆ ڕێکەوتنێک کە لە ڕوانگەی درێژخایەنەوە بۆ ئەمریکا ئەنجامێکی نابێت جا لەبری ئەمە پێویستە هاوپەیمانەتیەک پێک بهێنێت بۆ بەڕەنگاربوونەوەی تەواوەتی ڕەفتارە شەڕانگێزەکانی ئێران نەک هەرتەنها دۆسەی ناوەکی. And instead, we should be building a coalition right now to counter the Iranians, the full spectrum of its malign behavior, not just the nuclear file. جیسن بە پێی ڕای زۆرێک لە چاودێر لە 2015ەوە کە ئەم ڕێکەوتنە ناوچێ مۆر کراوە لەگەڵی ئێراندا ئێستا لە 2022دا ئێران نزیکترە لەوەی کە ببێتە خاوەنی بۆمبی ناوچی یعنی بە تایبەتی کە تەماشای ڕێژەی پیتاندنی ئۆرانیۆمەکەین لە ئێراندا بۆیە من پرسیارەکەم لە تۆ ئەوەیە ئەگەر ڕێکەوتن بکرێ لە ئێستاە چی ڕووەدا ئەگەر نەکرێ چی ڕووەدا چ شتێکە گۆڕێ؟ If we have a nuclear deal, it's going to provide Iran with permanent sanctions relief in exchange for temporary restrictions on its nuclear program. ئەگەر ڕێکەوتنی ناوەکیمان هەبێت لەگەڵ ئێراندا ئەوا سزاکان هەڵدەگیرن لە بەرامبەر سوودارکردنیکی کاتیانی بەرنامە ناوچیەکەی کە وەک ئاماژەم پێکرد لە ساڵی داهاتوودا وادەکەشی بەسەر دەچێت ئەمە بێلەوەی لە چاوی کۆمەڵگەی نێونەتەوەیدا ڕەوایی دەدات بە بەرنامە ناوچیەکەی کۆماری ئیسلامی ئێران هەڵگرتنی سزاکانیش بۆ باشترکردنی ژیانی گەلی ئێران بەکار ناهێنرێت بەڵکو بۆ لایەنە بەکرێگیراوەکانی تاران بەکاردەهێنرێت تا نەسەقامگیریەکی زیاتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بێنە ئاراوە جا ئەمە کێشە ڕاستەقینەکەیە کاتێک بەپێی ئەم ڕێکەوتنە سزاکان لەسەر ئێران هەڵدەگیرێن ئەو سزایانە میکانیزمێکی زۆر بەهێزی ئەمریکیەکان بۆ بەرپرسیارکردنی ئێران بۆ ئەو ئاژاوی جێڕیانی دەیانکار لە ناوچەکەدا وەک بەرنامەی موشکی و فڕۆکەی بێفڕۆکەوان و پشتیوانەکانی تەران لە تیرۆریزم و پێشەرکارەکانی مافەکانی مرۆڤ هەر بەڕاستی ئەمانە کێشەی سەرەکین ئەگەر ڕێکەوتنی ناوەکی کرا. Wide range of other malign conduct, its drone program, its missile proliferation, its support for terrorism, its human rights abuses, and so that is really a core problem in the nuclear deal. Yani ئەمریکا تۆ ئاماژە پێکرد جیسن شتێکە زۆرێک لە ڕێکخراوەکانی داکۆچی لە مافەکانی مرۆڤ یا لە دیموکراتی دەکەن ینی جەختی لێ دەکەنەوە بەڵام هەتا ئێستاشی لەگەڵدا بێ ئەوەندە بە گرنگجی و باەخیان بەو دۆسیانە نەداوە کە ئێران بەکاریان دێنێ وەکو سەرچاوەیەکی ئاژاوە جێڕی وەکوی کە جەنابەت باسیەکەی دۆسەی موشکی باڵستیکیە فڕۆکەی بێفڕۆکەوانە بەکارهێنانی میلیشیاکانەوە زۆر دۆسەی تر بۆچی هەتا ئێستا جەختکردنەوەیکی تەواو نییە لەم دۆسیانە هێندەی ئەوەی جەختکردنەوە تەنها لە بەرنامە ناوچەکەی هەیە. Because the Western powers feel that if, God forbid, Iran would ever to get a nuclear weapon. چونکە وڵاتانی ڕۆژاوە وەها لە دۆسیە ناوەکیەکە دەڕوانن کە ئەگەر بێت و ئێران ببێتە خاوەنی چەکی ناوەکی ئەوە هاوکێشە سیاسی و لەشکریەکانی ژناوچەکەدا دەگۆڕدرێن و هەروەها وەچەرخانێکیش دروست دەبێت لە شێوازی بەرپەشدانەوەی شەڕانگێزیەکانی ئێران لەو ناوچەی جیهاندا بێگومان هەبوونی چەکی ناوەکی وەها دەکات ئێران شەڕانگێزتر بێت هەر بۆیە وەک دەبینین سەنگی خستنە سەر دۆسەی ناوچەکان کردووەتە کاری یەکەم بۆ سەوداکردن لەگەڵ ئێراندا لێرەدا کێشەکە ئەوەیە کە ڕێکەوتنی ناوەکی ئامڕازەکانی لە بەردەست ئەمریکادایە سنووردار دەکات بۆ چاودێریکردنی بەرنامە ئاژاوە ژێڕەکانی تری ڕژێمی ئێران جا بێ لەو ڕاگەندراوانی کە هەن کە هەر باز لە نیگەرانیەکان دەکەن نە ئەوروپا و نە ئەمریکاش توانایی خۆیان نیشان نەداوە بۆ پاشەکشێ پێکردن و بەرپەرشدانەوە یان بەڕەنگاربوونەوەی ئەو جم و جۆڵانەی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران. جیسن دەگەڕێمەوە بۆلات هەر لە درێژەمان لەسەر ئەم بابەتە بە تایبەتی ئەم تەوەری دوایی قسەی زیاترمانەیە بەڵام با پێشتر گوێمان لە دۆستان و لە نەیارانی کۆماری ئیسلامی ئێرانیش بێت. لەم بەشەی چاوی واشنگتندا قسەمان لەسەر هەڵوێستەکانی نەیاران و دۆستەکانی ئێرانە لە ناوچەکە و لە جیانیشدا. تەلەڤیڤ
ئاگاهی دەدا بە ئێران لە هەر جوڵەیەکی نەخوازراو. ئەم ئاگاهیەش دۆستەکان و لایەنگرانی ئێرانیش دەگرێتەوە لە ناوچەکەدا. ئێمە لەو بڕواایەداین هەڕەشە و مەترسیەکان ئێران بە پلەی یەکەم دژ بە ئیسرائیلە. هەرچیەکی لە دەستمان بێت دەیکەین بۆ ڕێگەگرتن لەوە ئێران ببێتە خاوەنی توانای ناوکی و بگاتە سنوورەکانمان. ئەوەی داوای سڕینەوەی ئێمە دەکات لە غەزەوە بۆ تاران لە کەنارەکانی لوبنانەوە بۆ سووریا ئەو هەوڵە مەدەن، چونکە ئیسرائیل دەزانێت چۆن هێزی خۆی بەکاربهێنێت دژ بە هەموو هەڕەشە و مەترسیەک و هەروەهاش دژ بە هەموو دوژمنێک. ئێرلندا دەخوازێ ئێران متمانەیە بۆ خۆی دروست بکات لەسەر سەکۆی کۆمەڵگەی نێونەتەوەیی و ئەو هەنگاوانەی دەینێ یان ئەو ڕەفتارانەی دەیانکە نەمنە هۆکارێک بۆ ئاڵۆزبوونێکی زیاتری ڕەوشەکە لەگەڵ تاراندا. ئێمە هەوڕاین لەو نیگەرانیانەی وڵاتانی تر هەیەە سەبارەت بە جموجۆڵەکانی ئێران لە پیشسازی موشکی بالستیکی و موشکی تری واڵایی. داوا لە ئێران دەکەین کە پێداچوونەوەیەک بۆ جموجۆڵانەیدا بکات کە دەبنەمای بنکۆڵکردنی ئەو متمانەیی بۆ ڕێکەوتنە ناوەکیەکە و بۆ بڕیاری ژمارە 2231 پێویستە. نێرە عەرەبەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەگەر چی هەوڵیشان بۆ لێک نزیک بوونەوە، بەڵام ئەمە بەو مانایان نییە چاوپۆشی بکەن لە بەرنامەی ناوکی و موشکی کۆماری ئیسلامی ئێران. تؤكد المملكة على أهمية التعامل بشكل جدي شانشینی عربستان جەخت لە سەرگرنگی سەوداکردنێکی ڕژد و کاریگەر دەکاتەوە لەگەڵ بەرنامە ناوەکی و موشکیەکەی ئێراندا و ئەو سەوداکردنەش بە شێوەیەک بێت ڕۆڵی هەبێت لە گەیشتن بە ئاشتی و ئاسایش و سەقامگیری نێونەتەوەییدا. دۆستە عەرەبەکانی ئێرانیش لە ناوچەکەدا دەخوازن لەگەڵ گەیشتن بە ڕێکەوتن تەواوی ئەو نیگەرانیە ئاسایشی و سیاسیانەی هەن بڕەوێنەوە. ئێمە وەک وڵاتی قەتەر جەخت دەکەینەوە لەوەی هەمیشە هەوڵ دەدەین بۆ پشتیوانی لە داموستاندن و پشتیوانی لە گەیشتن بە ڕێکەوتنێکی ڕەوا کە وەڵامێک بێت بۆ نیگەرانیەکانی هەموو لایەنێک و هەروەهاش گەڕانەوە بۆ ڕێکەوتنە ناوچیەکان. بەڵام بۆ وڵاتێکی وەک رووسیا تەواوی ڕەهەندەکانی ئەم قەیرانە ناوچێ بە شێوازێکی جیاواز دەبینێ بە بەراورد لەگەڵ ڕای زۆربەی کۆمەڵگەی نێونەتەوەییدا. دەمەوێت جەخت بکەمەوە لەوەی درێژەدان بە سیاسەتی سەپاندنی بەرزترین ئاستی فشار لەلایەن ئەمریکاوە سەرچاوی سەرشی هەموو ئەو کێشە و تەگەرانە کە لە بەردەم ڕێکەوتنی ناوچیدایە. ئێران خۆشی پێی وایە ڕازگۆیانە سەر و سەودا دەکات لەگە تەواوی ئەم قەیرانەدا و دەژڵەیە ئەگەرچی و توێژەکانی دۆحە سەریان نەگرت، بەڵام هێشتاش وڵاتەکەی کراوەیە بۆ توێژی زیاتر. ڕاستگۆ بووین لە وتوێژەکانی دۆحەدا کە ڕژد و ئەرێنی بوون بە هەمان شێوەی پێشوو لە قۆناغی داهاتووی وتوێژەکانیشدا لە پەیوەندیدا دەبین لەگەڵ ڕێکخەری یەکێتی ئەوروپادا. تیمی دانوستاندنی ئێمە ئامادەن بۆ بەشداری بە شێوەیەکی بنیادنەر بۆ تەواوکردن و گەیشتن بە ڕێکەوتن. جەیسن ڕێکەوتنی ناوچیە توانێت نیگەرانی هاوپەیمانەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بڕەوێنێتەوە، ئەتوانێت ینی ئەو متمانەیان بداتێکە ئاشتیەکی جیاوازتر لە ناوچەکەدا دێتە ئاراوە. نا هەرگیز بڕوان بەوە نییە و ئەگەرێکی زۆر دووریشە بە پێچوانەوە پێم وایە ڕەوشەکە لە ناوچەکەدا هێندەی تر ئاڵۆز دەکات چکە ئێران هەڵگرتنی سزاکان بەکاردەهێنێت تا پێگەی خۆی لە وڵاتەکاندا بەهێزتر بکات وەک سووریا و عێراق و یەمەن و لوبنان و زۆر شوێنی دیکەش. هەروەها پەرەپێدانی بەرنامەی موشکی و فڕۆکە بێفڕۆکەوانەکانیشی زیاتر دەبێت. وەک دەزانین سزاکان بە مەبەستی سنووردارکردنی ئەو جموجۆڵانی ئێران بوون تا ئێران بخاتە بەردەم بژاردەکانەوە. جا ئیتر ئەگەر ئەو سزایانە هەڵبگرین ئەوە وەک ئاگەر خۆشکردنێکی لێدێت بۆ ئەو کێشانەی هاوپەیمانەکانی ڕۆژاوا لە ناوچەکەدا نیگەرانیان لەسەر دەربڕیوە. ئەگەر سزاکانیش هەڵبگیرێن هەمان ئەو شتانە ڕوودەدەن کە لە 2015دا ڕوویاندا و جارێکی دیکە لە 2022دا دەیان بینینەوە چکە واشنگتن هەمان ئەو استراتیژیەتەی بەکار هێناوەتەوە. ئەگەر بێت و ڕێکەوتنی ناوچی کرا چ جۆرە ڕێکەوتنیەکی تر پێویستە لەگەڵ ئێراندا بکرێ بۆ ڕاگررتنی بەنامە موشەکیەکەی فڕۆکەی بێفڕۆکەوان ئەو کۆمەک و یارمەتیانەی بەڕێکخراوە تێرۆریسیەکانی لە ناوچەکەدا دەبێت چیتر لەگەڵ ئێرانە بکرێ؟
well, we shouldn't be relieving. پێویستە ئەو کۆتوبەندانەی نەتەوەی گرتوەکان سەپاندوێتە سەر بەرنامە موشکیەکەی ئێران لا نەدرێن کە بەپێی بڕیاری 22 ئەنجومەنی ئاسایشی ساڵی داهاتوو ئەو کۆتوبەندانە نامێنن لەسەر بنچینی ڕێکەوتنە ناوچەکە. ئەمە یەکێکە لەو ڕێگەیانی پشتیوانی لەو هەوڵانە دەکات. ڕێگەیەکی تر ئەوەیە سیستەمێکی چاودێریکردن بۆ سەپاندنی سزاکان دامنرێت لە ڕێی بەدواداچوونکردن بۆ پارە و داهاتی سیستەمی دارایی ئێران و هەروەها شێنان و بردننی پارەکانی ئێران. کۆمەڵگەی نێونەتەوەی بەهۆی ڕێکەوتنی ناوەچیەوە دووچاری ئیفلیجیەک هاتووە لەو پرۆسی چاودێرکردنەدا. ئەمەش بۆتە بابەتێک لە کۆتایی هێنان بە دانوستانەکان لەبری ئەوەی ببێتە بابەتی سەرەتایی لە وتۆژەکاندا. بێگومان ئەمەی باسی دەکەم گرفتێکی سەرێکیە لەم دۆسیەدا. یەکێک لە پرسیارەکانی ترم جەیسەنەوەیە ئەگەر بێت و عەرەبستانی سعودیە ببێتە بەشێک لەو ئاساییکردنەوەی پەیوەندیانە لەگەڵ ئیسرائیلدا ئەوەی کە بە ڕێکەوتنی ئیبراهیم ناسراوە لێرە لە ئەمریکا، پێت وایە ئەمە یارمەتی دەربێ بۆ سنووردارکردنی جموجۆڵەکانی ئێران لە ناوچەکەدا یا ڕەوشەکە بەرەو خراپتر دەبا؟ I think a Saudi normalization of relations with Israel is پێم وایە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان عەرەبستانی سعودی و ئیسرائیل شتێک نییە لە مەودایی کورتخایاندا ڕووبدات، بەڵکو لەو بڕوایەدام دەشێت لە درێژخایاندا هەنگاویشی ئاوەها بنرێت. جا ئەم هەنگاوە دەبێتە هۆکاری گۆڕانکاریشی ڕاستەقینە لە هاوکێشەکانی ناوچەکەدا. هەر بەڕاستیش دەبێتەوە بوومەلەرزەیەک لە ناوچەکەدا، بێگومان بوومەلەرزەیەکی ئەرێنی. ئەم هەنگاوە دەبێتە کرانەوەیکی گەورە لە نێوان هاوپەیمانەکانی ئەمریکا لەو ناوچەی جیهاندا بۆ وەڵامی هاوبەشیان و زەمینە خۆشکەرێکیش دەبێت بۆیان. بەدڵنیاییەوە ئەمەش زۆر گرنگە بۆ بەڕەنگاربوونەوە و پاراستنی بەرژەوەندیەکانیشمان لەو ناوچەی جیهاندا بە تایبەتی کە کاریشی وەها بکرێت هەموو هاوپەیمانەکانمان و هاوبەشەکانیشمان پێکەوە کارکەن وەک چۆن دوولایەنە کار لەگەڵ ئەمریکادا دەکەن، ئاوەهاش پێکەوە کارکەن بۆ بەڕەنگاربوونەوەی هەڕەشە و مەترسیەکان و بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی ئەمریکاش. جەیسن بۆ خۆت دەزانی لەوەتای رووسیا شەڕی سەپاندووە بەسەر وڵاتی ئۆکراینادا نزیکبوونەوەیکی زیاتر هەیە لەگەڵ ئێراندا. رووسیا لە ئێستاە دەخوازی ئێران بێتە خاوەنی چەکی ناوکی یان نا؟ پێشتر دەگوترا رووسیا هەرگیز بەوە قایم نابێ ئێران بێتە خاوەنی چەکی ناوکی. I don't think that Russia wants Iran to have a nuclear weapon. I think that Russia wants to پێم وانە رووسیا بیاوێت ئێران چەکی ناوەکی هەبێ، بەڵکو مۆسکۆ دەیەوێت ئێران بەکار بهێنێت بۆ سوکردنی کاریگەری سزاکانی سەر رووسیا و هەروەهاش تا بتوانێت بەرژەوەندەکانی خۆی بپارێزێت لە کاتێکدا سزا قورسەکان سەپێنراوەتە سەری. جا ئەمە پرسەکەی و رووسیا بەو شێوەیە لە ئێران دەڕوانێت. تەران و مۆسکۆ بێمتمانێکی مێژووی هەیە لە نێوانیاندا، وێڕای هەڵکشان و داکشانەکانی پەیوەندەکانی ڕژێمەکانی رووسیا و ئێران، بەڵام بەو مانایە نایەت کە نەبنە هاوبەشی یەکتر بۆ سوکردنی سزاکانی ئەمریکا لە سەریان. لەو بڕوایشدام ئەو جۆرە پەیوەندیانەیان بەردەوام دەبێت. جەیسن دەگەڕێمەوە وڵات دەچینە دوابەشی بەرنامەکەمان. ڕەفتارەکانی ئێران لە ناوچەکەدا و بەرنامە لەشکریەکانی تری کۆماری ئیسلامی ئێران جێی گومانێکی زۆری وڵاتانی ڕۆژاوان و تەنانەت لای ئەو وڵاتانەش کە پێیان دەگوترا خاوەنی سیاسەتێکی نەرمن بەرامبەر هەموو سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئێران. دەمانەوێت خواستی خۆمان دووبارە بکەمەوە بۆ سەرکەوتنی دانوستانەکان لەسەر گەڕانەوە بۆ وابەستەیی بە ڕێکەوتن ناوکیەکەوە. ئێمە هاوڕای لەگەڵ ئیسرائیلدا کە ئەم ڕێکەوتنە بەس نییە بۆ ڕاگرتنی جموجۆڵە گێرە شێوێنەکان. لە هەموو کاتێک زیاتر دڵنیام لەوەی ئێرانێکی خاوەن چەکی ناوکی دەشێت جموجۆڵی ترسناکتر بکات. پێویستە هەمومان داکۆکی لەم ڕێکەوتنە بکەین و بەرژەوەندی ئاسایشی نەدۆستەکانمان لە ناوچەکە ڕەچاو بکەین بە تایبەتی ئیسرائیل. هەر بۆیە پێویستە دانوستانێکی بەهێزتر بکەین لەسەر بنەمای موشکی ئێران و جموجۆڵەکانیشی لە ناوچەکەدا. زۆرێک لە وڵاتانی هاوپەیمانی استراتیژی ڕۆژاوا بە وردی چاودێری هەموو جموجۆڵێکی ئێران دەکەن و داواش دەکەن کە ئیدی کاتێەوە هاتووە و جۆرە جموجۆڵانەی ئێران سنووردار بکرێن. گرنگترین بوونە لەشکریەکانی ئێرانمان لە ناوچەکەدا دەستنیشان کردو لەم دەساڵی ڕابردوودا. ئەمە هەڕەشە و ترسی مەترسێکی ڕاستەوخۆیە بۆ سەر بازرگانی نێونەتەوەی و هەروەهاش ئابووری جیهانی و هەڕەشەی ڕاستەوخۆیی بۆ ئاشتی و سەقامگیری هێڵی دەریایی و کە دەشێت کاریگەری بکاتە سەر دەریای ناوەڕاست و سنوورە ئاویەکانی تریش.
هەڵوێستەکانی ئەم دوایە رووسیا وەک چاودێر ئاماژەیان پێکردووە دەشێت ببنە تەگەرە لە بەردەم سنووردارکردنی جموو جۆڵە نەخوازراوەکانی ئێرانەوە بە تایبەتیش وەک دەڵێن مۆسکۆ لەگە سەپاندنی شەڕی ئۆکراینادا لە یەک گۆشە نیگاوە دەڕوانێتە کرۆکی قەیرانی ناوچی ئێران. ئێستا پێکەوە لەگەڵ ئەو وڵاتانەی ڕێکەوتنە ناوچەکەیان پەسەند کردووە زۆر دەمێکە هەوڵ دەدەین ئەو هەڵەی ئەمریکا کردی چاک بکەینەوە. دڵنیام لەوەی کشانەوەی ئەمریکا هەڵە بوو. ئەمریکا دەستبەرداری بڕیارە گونجاوەکەی نەتەوەی گرتوەکانیش بوو. جارێکی تریش وابەستەیەکانی خۆی بە یاسانی و نەتەوەیەکانەوە پێشێل کرد. ئێمە هەرچێکی لە توانەماندابێت دەیکەین بۆ دانانەوەی ڕێکەوتنە ناوچەکە بە شێوازەکەی یەکەم جارێەوە کە ساڵی 2015 بەبێ زیاد و کەم بە بڕیارێکی لە نەتەوەی گرتوەکان پەسەند کرا. زۆرێک لە چاودێر لەو بڕواایەدان ئەو داوا زۆرانەی ئێران دایانکا بە ڕێنمایی رووسیا بووە تا هەر هیچ نەبێ لە ڕێی بەکارهێنانی ئێرانەوە کەمێک لە کاریگەریەکانی ئەو سزانەی سەپێنراونەتە سەری بەهۆی شەڕی ئۆکرایناوە کەم بکاتەوە. رووسیا دژی ڕێکەوتنەکە نەبوو تا سەرەتای ئەم ساڵ. لە سەرەتای ئەم ساڵەوە هەڵوێستی گۆڕاوە لەو بڕوایەدا نیم شەڕی ئۆکرانیا شتەکان زیاتر قورس بکات بەڵکو وەها دەکات هەنگاوەکان زیاتر پێویست بن. جیهان لە ئێستادا لە بارێکی پارێزراودانیە و ئەم شەڕەش زۆر شت تێک دەدات و بەرەو خراپتری دەبات وەک بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی و خواردنەمەنی. ئەمەش وا دەکات لە زۆر وڵاتدا ئەگەری دروستبوونی ئاڵۆزی و پشەوی کۆمەڵایەتی بێتە ئاراوە. جێشن هەتا ئێستا ئێمە باسمان لە کۆمەڵگەی نێونەتەوەیی و کۆماری ئیسلامی ئێران دەکرد لەم بەشیانە با بڕێک باس لە ڕەوشی ناوخۆی ئێرانیش بکەین. ناڕزاییەکی زۆر لە ناو گەلانی ئێراندا هەیە بەرامبەر بەم ڕژەمەی ئێستای ئێران. پێ وایە ئەو ناڕزاییە ناوخۆیانە ببنە بەشێک لەو جۆرە فشارەی کە کۆماری ئیسلامی ئێران ناچار بکە ئەو ڕێکەوتنە مۆر بکە. Well, there is a lot of pressure inside Iran. Iranians are coming to the conclusion that this regime is incapable of being reformed. بەڵێ فشارێکی زۆر هەیە لە ناو ئێراندا ئێرانیەکان گەیشتونەتە ئەو بەرەنجامەی کە ئەم ڕژێمەی ئێستا ناتوانێت هیچ ڕیفۆرمێک بکات بۆ دۆسیەکانی تایبەت بە گەندەڵی و خراپی بەڕێوەبردن و هەموو کێشە ناوخۆیەکانی ئێران. ئەم ڕژێمە هیچ چارەسەریشی نییە بۆیان بێجگە لە جەخەتکردنەوە لە ئایدۆلۆژیا و گوتارەکانی خۆی نەبێت. پێم وایە ئەم شەپۆلی ناڕزایی ناو ئێران بەردەوام دەبن لە چەند مانگی داهاتووشدا وە کێشەکان زیاتر کەڵەکە دەبن و بەبێ هیچ گومانێکیش دەبێتە فشارێک بەسەر ڕژێمەوە. بەڵام مەرجنی ڕژێمی ئێران وهای لێ بڕوانرێت کە فشارێکی گەورەیە یان با بڵین ئەوەندە گەورە بیبینین تاوەک ئەو جۆرە فشارە لێ بڕوانرێت و ناچاری بکات ڕێبازی خۆی لە دانوستانەکاندا لە دانوستانە ناوچەکاندا بگۆڕێت. پێدەچێت پێویستیش بێت فشاری گەورەتری ناوخۆی لە ئارادا بێت. ئۆپۆزیسیۆنەکانی ئێران ئەتوانن چی بکەن؟ ئەتوانن ڕێبەرایەتی ئەو شەپۆلی ناڕزاییە بکەن لە ئێراندا؟ کۆمەڵگەی نێونەتەوەی چی جۆرە سەر و سەودایەکە لەگەڵ ئەو ئۆپۆزیسیۆنەی لە ئێراندا هەیە؟ Well, I think that the international community needs to talk about it first. پێم وایە بە پلەی یەکەم پێویستە کۆمەڵگەی نێونەتەوەی قسەی لەسەر بکات. ئێمە زۆر کەم لەو بارەوە دەبیستین. بێلەوەی لێرە و لەوێ هەندێک ڕاگەیاندرا و دەبینین وەک ئەمریکا و ئەوروپا بەڵام دەشتوانن کاری زۆر زیاتر بکەن. بۆ نمونە ئەمریکا دەتوانێت هەندێک لە زانیاری هەواڵگیرەکانی خۆی بەکار بهێنێت یان بارینی هێنی لەسەر هەندێک لە زانیاریەکان لا بدات بەبێ ئەوەی زیانی لەسەر چاوەکانی ئەو زانیاریانە بدرێت یان ئەمڕازەکانی کۆکردنەوەیان وەک زانیاری لەسەر گەندەڵیەکانی ڕژێمی ئێران یان سامانی ڕابری باڵای کۆماری ئیسلامی ئێران. جا لەو بڕوایەدەم ئەمانە کاریگەریان دەبێت لەسەر شەقامی ئێرانی بەهۆی نیشاندانی دیمەنەکانەوە سەبارەت بۆی ئەم ڕژێمی ئێران چەندێک گەندەڵە. خاڵێکی تریش ئەوەیە پێویستە کۆمەڵگەی نێونەتەوەی کار لەسەر ئەوە بکات کە گەلی ئێران دەستی بە ئەنتەرنێتدا ڕابگات و هاوکاتی خۆپشاندانەکان چونکە کاتێک خۆپشاندان دەکرێت لە کۆماری ئیسلامی ئێراندا ڕژێم هەوڵ دەدات بە خێرایی تۆڕەکانی ئەنتەرنێتدا بخات و زۆر جاریش ئەوەی کردووە. جیسن سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لەم بەرنامەی چاوی واشنگتندا زۆر سپاس دەکەم. Jason, thank you very much. Sure, thank you. Anytime.
ئەڵبەتە ئازیزان سوپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویست کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵین.